ئێمە وەکو کۆمیتەی ڕێخستنی ئاشتی و سەرجەم کۆمیتەکانی ئەم سنووری دەبەرە ئاکری بە فەرین زانی کە 5 خۆلێک ڕابوەستین لەسەر یاد ساڵ یاد دەڤەگەڕا چیمە بارانە حەلەبچەی کە لەلایەن ڕژیمە بەحس تۆ باران کرا بە بچەچی قەدەغا کرا و بەکارهێنا و بەم بەوەنەوە کە 5,000 شەهید هاتە 5,000 کەس هاتە شەهیدکردن ئەمەش پێویستین زانی کە ئەڤڕۆ چەند خۆلێک ڕابوەستین پێکەڤە لەسەر وەکو ڕێزگرتنەکرد بۆ وێ یاد و وێ ڕۆژێ وەکو یەکێتی خۆین پەخۆدانی شەهیدین با شەهیدانە زانیە و کە بەردەوامیش هەوڵە دەین و کۆ مافێوان پسەسپینین و خزمەتەوا شەهیدانە بکەین لە هەموو سەرتاسەری هەموو کوردستان.